کۆنفرانسی جیهانی کار ئامرازێک بۆ پەردەپۆشکردنی هێرشی جیهانی بۆ سەر چینی کرێکار. ١١٤مین کۆبوونەوەی ساڵانەی ڕێکخراوی جیهانی کار ILO جارێکی تر لە شاری ژنێڤ لە وڵاتی سوئیس پایتەختی دیپلۆماسی جیهان بەڕێوەدەچێت. ئەم کۆبوونەوەیە وەک ساڵانی ڕابردوو شوێنێکە کە تێیدا نوێنەرانی دەوڵەتەکان، خاوەنکاران و نوێنەرانی کرێکاران کۆدەبنەوە تا بەڕواڵەت بۆ باشترکردنی دۆخی کار لە جیهاندا چارەسەرێک بدۆزنەوە. بەڵام لە پشت ئەم ڕواڵەتە فریوکارانە و پێکهاتە بەناو سێقۆڵیەدا ڕاستیەکی تر شاردراوەتەوە. ئەم کۆنفرانسانە نەک هەرگرەیەک لە کێشە بێکۆتاییەکانی چینی کرێکار ناکەنەوە، بەڵکو خۆیان بوونەتە ئامرازێک بۆ ڕەواییدان بە هێرشی سیستماتیکی سەرمایە لە دژی هێزی کار. پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوی جیهانی کار لەسەر بنەمایەکی سەرەکی بە ناوی سێلایەنەگەرایی داڕژراوە. بنەمایەکی کە بەپێی ئەو نوێنەرانی کرێکاران شان بەشانی نوێنەرانی دەوڵەتەکان و خاوەنکاران دادەنیشن. ئەم پێکهاتەیە هەر لە سەرەتاوە نایەکسانیەکی یاسایی نیشان دەدات. لەم هاوکێشەیەدا نوێنەرانی کرێکاران هەمیشە لە کەمینەیەکی ڕەهادان و لە بەرامبەر بەرەی یەکگرتووی دەوڵەتەکان وەک پارێزەرانی نەزمی سەرمایەداری و خاوەنکاران وەک خاوەنانی سەرمایە هیچ هێزێکیان نییە بۆ بەرەو پێشبردننی ویست و داواکاریە ڕاستەقینەکانی خۆیان. تەنانەت ئەگەر وای دابنین کە ئەو نوێنەرانەی لەم کۆبوونەوەیدا بەشدارن نوێنەری ڕاستەقینە و هەڵبژێردراوی ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکارانیش بن کە لە زۆربەی حاڵەتەکاندا وانە ئەم پێکهاتە لە پێشدا دیاریکراوە هەر چەشنە هەوڵێک بۆ دروستکردنی گۆڕانکاری بنەڕەتی لەبار دەبات. لە باشترین دۆخدا ئەم کۆبوونەوەیە دەبێتە هۆی دەرکردنی بڕیارنامە بێکاریگەر و پەیماننامە گەلێک کە جێبەجێکردنیان لە کۆتاییدا دەستپێردرێت بە ئیرادەی هەمان ئەو دەوڵەتانی کە خۆیان هۆکاری سەرێکی ئەو دۆخە دژەکرێکاریە. ئەم کۆبوونەوەیە لە بارودۆخێکدا بەڕێوە دەچێت کە چینی کرێکار لە سەرانسەری جیهان لە ژێر تونترین گوشارەکاندایە. دەوڵەتە سەرمایداریەکان لە دموکراتیکترینیانەوە واتە لە ڕۆژاوەوە بگرە تا دیکتاتۆریە درەندەکانی ڕۆژهەڵات لە پێشبڕکێیەکی بێوچاندان بۆ بەدەستهێنانی قازانجی هەرچی زیاتری سەرمایە و یاساکانی کار بە شێوەیەکی بەردەوام بە زیانی هێزی کار سەر لە نوێ دەنووسنەوە. خزمەتگوزاریە خۆشگوزەرانی و کۆمەڵایەتیەکان کە خۆیان بەرهەمی چەندین دەیەخەباتی خوێناوی کرێکاران بوون بە بیانووی سیاسەتی ڕیاضەت واتە هەمان سیاسەتی سک هەڵگوشین لە ناو دەبرێت. تەمەنی خانەنشینی بەرز دەبێتەوە، موچەی خانەنشینی کەم دەبێتەوە و ئەمنیەتی پیشەیی بووەتە خەونێکی بەدی نەهاتوو. گرێبەستەکاتی و سپی ئیمزاکان کرێکارانیان لە سەرەتاییترین ماپەکانیان بێبەش کردووە و لەشکری یەدەگی بێکارانی ڕۆژ بە ڕۆژ پەرە پێداوە. هەژاری نەخۆشیەکانی سەرچاوەگرتوو لێی و زیانە کۆمەڵایەتیەکانی وەک جیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکان و خۆکوژی بەرهەمی ڕاستەوخۆی ئەم سیستمە چەوسێنەرەیە. لە بارودۆخێکی ئاوادا لە کۆبوونەوەیەکدا کە نوێنەرانی هەمان ئەو دەوڵەت و خاوەنکارانە دەستیانە ناودەستی یەکتردایە هیچی بۆ چینی کرێکار لێسەوز نابێت. بەڵام دۆخەکە بۆ کرێکارانی ئێران بە چەند قات لەوەش کارەساتبارترە. سەبارەت بە ئێران بابەتەکە تەنیا کەمینەبوونی نوێنەرانی کرێکاران نییە، بەڵکو بابەتەکە ئەوەیە کە ئەو کەسانەی لەژێر ناوی نوێنەری کرێکارانی ئێران لەم کۆبوونەوەیدا بەشدار دەبن نەک هەر هیچ پەیوەندیەکیان بە چینی کرێکارەوە نییە، بەڵکو خۆیان بەشێکن لە دام و دەستگای سەرکوت و کۆنتڕۆڵکردنی کرێکاران. ئەم کەسانە مۆرەی هەڵبژێردراوی دامەزراوە ئەمنی و حکوومەتیەکانن لە ناو دڵی ڕێکخراوە زەرد و حکومیەکانی وەک خانەی کاریگەر و شۆڕا ئیسلامیەکانی کار. لە پەروەندەی ئەم نوێنەرانەدا پێشینەیەکی زەق و بەرچاو لە مانگرتن شکێنی پیشەیی، پەروەندە سازی بۆ چالاکانی کرێکاری سربەخۆ و ڕۆڵی ئاژاوە جێڕانە بۆ بەلاڕەدابردنی ناڕزایەتیە کرێکاریەکان تۆمار کراوە. ئەمانە هەمان ئەو کەسانن کە لە کۆبوونەوەکانی شۆڕای باڵای کاردا وەک شەریکی تاوانی دەوڵەت و خاوەنکارەکان حەقدەستی چەندین هێندە لە ژێرهێڵی هەژاری بەسەر ملیۆنان کرێکاری ئێراندا دەسەپێن و بە ئیمزای خۆیان گرێبەستە کۆی لە ئاسا و کاتیەکان بە یاسایی دەکەن.
ئەم کەسانە هێمای خیانەت بە چینی کرێکار و هاوکاری لەگەڵ دوژمنی چینایەتین. شەرمەزارانەتر لە بەشداری ئەم بەکرێگیراوانە لە کۆبوونەوەی ژنێڤدا بریتیە لە شێوازی مامەڵەی ڕێکخراوی جیهانیکار لە قبوڵکردنیاندا، لە کاتێکدا فدراسیۆن و سەندیکا باوەڕپێکراوەکانی کرێکاران لە سەرانسەری جیهان چەندین جار کۆماری ئیسلامیان بەهۆی سەرکوتی دڕندانەی کرێکاران، زیندانیکردنی چالاکان و پێشێلکردنی سیستماتیکی پەیماننامە بنەڕەتیەکانی خوودی ILO مەحکوم کردووە، بەڵام ئەم ڕێکخراوە بەو پەڕی بێباکی بەرامبەر بەم ناڕەزایەتیە نێودەوڵەتیانە ساڵانە فەرشی سوور بۆ ئەم شاندە حکومیە ڕادەخات. ئەم کارە هیچ شتێک نییە جگە لە هاودەستی لەگەڵ ڕژیمێکی کە دوژمنایەتیەکەی لەگەڵ مافە بنەڕەتیەکانی کرێکاران بۆ هەمووان ئاشکرایە. ڕێکخراوی جیهانی کار بەم کارەی نەک هەر مەشروعیەت دەدات بە سەرکوت لە ئێران، بەڵکو چەمچی نوێنەرایەتیکردنی کرێکارانیش دەخاتە بەر گاڵتەجاڕی. ئەم کۆبوونەوانە بۆ کرێکارانی خەباتجێڕی ئێران و هەڵسوڕاوانی سۆسیالیست هیچ بایەخێکیان نییە. ڕێگەی ڕزگاری چینی کرێکار نەک لە هۆڵە ڕازاوەکانی ژنێڤ و لۆبیکردن لەگەڵ بیروکراتە نێودەوڵەتیەکان، بەڵکو لە ناودڵی ڕێکخراوی سەربەخۆ مانگرتنی سەراسەری و خەباتی شێلگیرانە و بەردەوام لە ناو کارگە و لەسەر شەقامەکانەوە تێپەڕدەبێت. تەنیا بە پشتبەستن بە هێزی ڕێکخراوی خۆمان دەتوانین ئەم نەزمەستەمکارانەیە تێک بشکێنین.